بە هەزاران نەوجەوانانی سونی کە ئاوارە و بێکار و بێزارن کامپی وەک ئەمە بە ماڵدادنێن. حەلا کچە نەوجەوانی سونی کە لەگەڵ خێزانەکەی لە مووسڵ ڕایان کرد کاتێککە ملیتانەکانی داعش کۆنتترۆلی مووسڵیان کرد، یەک لەو کەسانەیە و ڕۆژگارەکانی بۆ تا شتێکی ڕۆتینی بەردەوام بە چێشتکردن و پاکردنەوە و ڕۆشتن بە دەوری شوورەکەی کامپەکە. دەمەوێت بچمە خوێندنگە و دەمەوێت بگەڕێمەوە ماڵ. بەڵام بە بەدینەکردنی کۆتایی شەڕەکە لە عێراق گومانی ئەوە هەیە لەوەی کە ئایندە شتێکی ئەو تۆی لەبار نەبێت بۆ ئەو. زیاتر لە ملیۆنێک ئاوارەی عێراقی کە زۆربەیان سونین پەنایان بردۆتە کوردستان. جۆزف مارکس بەڕێوەبەری ئاژانسی پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان لە کوردستان دەڵێت ئاژانسەکان لە سایەی کەمی یارمەتی دراوی بەرەو ڕووی سەختی بوونەتەوە. پێویستە سنگ بخەینە سەر یارمەتی مرۆیی بنەڕەتی. ناتوانین ئەوەی کە هەمیشە حەزمان لێی بۆ بیکەین، وەک سازکردنی دەرفەتەکانی ژیانێکی باشتر بۆ پشتیوانی خوێندنێکی باشتر و دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی. لە شەقڵاوە زۆربەی سونی ئاوارەکان خانوویان بەکرێگرتووە یاخود هوتێلەکانی کە بەڕێوە دەبرێن وەک ئەمە. ئوسامە حازم و براکەی ساڵێک لەمەوبەر لە ڕوومادی ڕایان کرد. ئوسامە حازم دەڵێت ڕۆژانی سەرکەوتویی و شانازی وەک زۆرانبازێک و بۆکسەوانێک بەسەر چوون. هەموو ڕۆژێک ئێمە هیچ ناکەین. ناتوانێت کار پەیدا بکات و لێ ناگەڕێت وێنەی ڤیددیۆی دایکی و خوشک و برا ئاوارەکانی بگیرێت، بەڵام دەڵێت پارەی خێزانەکە ئەوەندە نییە یارمەتی هەمویان بدات. دەڵێت تۆ دەزانیت ئەگەر ئێمە لێرە لە عێراق بمێنینەوە ئەوە خەونەکانمان و ئایندەمان هەمووی لە ناو دەچن. بەڵام بژارەکان لە بەردەم حازم و سونیەکانی دیکەی وەک ئەو ڕوو نییە. داوای لێکرا بچێتە کامپەکان یانیش خۆکۆ بکاتەوە و دەرفەتی چوونە ئەوروپا بگرێتە بەر وەک هەزارانی دیکە. حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.